هەستێت بە پاکتاوکردنی لیستی موچەخۆرەکان چونکە بە سەدان هەزار بندیوار لە حکوومەتی هەرێمی کوردستانە هەیە بۆیە ئەگەر ئەم ڕێژەی لێ دەربێنیت ئەوە بە تەئکیدی داهاتێکی ئەوتۆ لە بەردەستی حکوومەتی هەرێمی کوردستانە هەیە کەوا هیچ کێشەیەکی دواکەوتنی موچە لە هەرێمی کوردستانە ڕوونەیە. زۆر باشە مامۆستا ئەگەر بێت و حکوومەتی عراقی پەی بەو فەزاحەتە ببات لە لیستی وردبینیکردنی لیستی موچەخۆرانی هەرێمی کوردستاندا دەتوانێت ئەو فەرمانبەرانەی کە بڕوانامەیەکی نزمیان هەیە و پلەیەکی وەزیفی بەرزیان بۆ دانراوە بهێنێتەوە ئاستی خۆی؟ طبعا ئێمە بەر لەوەی حکوومەتی عێراقی ئەم ڕێکارە بگرێتە بەر باشترین چارەسەرێکەوەتانێک کە بۆ پاراستنی سومعی بە تایبەتی وەزارەتی خوێندنی باڵا و زۆربەی وەزارەتەکانی تریش هەستن بە ڕێخستنەوەی ئەم موچەیە کە بۆ مۆزەفانە دیاری کراوە. بۆ نمونە کەسێک کە لە ساڵی 2008 دامەزراوە و بڕوانامەی بۆ نمونە دیبلۆمی هەیە لایکەمی تۆ چونکە بڕوانامەی دیبلۆم یەکەم دامەزراندنی 260,000 دینارە. بەڵام لێرە بۆ نمونە حکوومەتی هەرێمی کوردستان ئەم بندیوارانەی کە دیاری کردووە تۆ خەڵکی دامەزراندووە بە بڕوانامەی ناوەندی بە موچەی 362,000. ئێمە لە کاتێکا لە ڕوویدارایەوە کێشەیە چونکە حکوومەتی عێراقی لە ساڵی 2008 بەپێی مادەی ژمارەیەک ڕێخستنەوەیەکی دروست کردووە لە لیستی موچەخۆرانی کە لە عێراقا هەن بۆ نمونە بەکالۆرێس 296,000 دینار یەکەم موچەی دیبلۆم 260,000 دینارە ناوەندی 185,000 سەرەتایی 152,000 بەڵام ئەمان هاتوون لێرە بە بێ بڕوانامەیان کردووە بە 362,000 بۆ ئەوەی حکوومەتی هەرێمی کوردستان تووشی ئەم ناشرینی نەبێت لە ڕوانگەی حکوومەتی عێراقی و بە تایبەتی وەزارەتی خوێندنی باڵا هەستێت بە گشتاندنێک بۆ تەواوی سەرۆکایەتی زانکۆکان کە ئەو بندیوارانەی کە لە ناوەندەکە لە ڕێکخراوەکان و مەڵبەت دولەخەکان و هاتوون لیستی موچەکانیان ڕێک بکرێتەوە بەپێی ئەو قانونەی کە لە ساڵی 2008 لە حکوومەتی عێراقی تەزیقی کردووە و ئیش لەسەر دەکات.